جا هەر لە نێو ئەم ململانیانەدا ئەمڕۆ ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی تونودژی سێکسیە لە ململانیەکاندا ئەمە لە جیهاندا چەندین چالاکی جۆراوجۆر چەندین چالاکی وشیاری جۆراوجۆر لە جیهاندا دەخرێتە ڕوو بە تایبەتی بۆ گەنجان بۆ منداڵان بەداخەوە چۆنێتی بەرەنگاربوونەوەی تونودژی سێکسی لە ململانەکاندا چۆنە لە کۆمەڵگادا دەبێت چۆن بێت کاریگەری تەکنۆلۆژیا لەسەر ئەم تونودژیە چییە؟ وشارکردنەوە پەروەردەکردنی منداڵ دەربارەی تونودژی سێکسی ئەم تەوەرەمان تەرخان کردووە بە میوانداری زۆر بەڕێز خاتووهانە شوان بەڕێزیان سەرۆکی ڕێخای ڕاگەاندن و ڕاگبری ژنانن وەڵامی پرسیارەکانی ماداتەوە ئەمڕۆ خاتووهانە بەخێر بێت زۆر بەخێر بێت سڵاو لێرە بەخێر بێت چۆنیانە خان زۆر بەخێر بێت سەرچاوم فەرموو زۆر بەخێر بێت زۆر بەخێراتی پڕخۆشی بێ لە ناو جەنگ و ململانیانە هەناخان هەر بووی ببوور ئاری قسەکەش گۆشەش بخەرە پشتەوە هەر لە شوێنی خۆ گۆشەکە بخەرە پشتەوە مرتاحی دانیشی دەست خۆش هەناخان دووبارە بەخێر بێ تەواو باش جێگەوە ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی تونودژی سێکسی لە ململانیەکاندا یا لە جەنگەکاندا ئەمە چی ئەم ڕۆژەکەی بۆ دیاری کراوە؟ خۆتان نەزانن جیهان هەمیشە شەڕ و شۆڕ و ئاژاوەکان جگەلەوەی کە قوربانێکی زۆر ئەدرێ لە شەڕەکانە هەتاکو ئەم قۆناغی پێشکەوتنی تەکنەلۆژیا کە شەڕ بەم شێوەی لێ هاتووە ئێستا بەڵام لە شەڕ و جەنگەکانە بە درێژایی مێژوو ئەومان بینیوە کە ژمارەیەکی زۆر قوربانی هەیە قوربانیەکان لە کوژا و بریندار و خاوەن پێداویستی تایبەت یاخود پەڕینی بەشێک لە جەستیان بەڵام جۆرێکی تر لە قوربانیشمان هەیە کە ژنان و مناڵانن هەر بۆیە لە 2015 بە باش زانرا لەلایەن نەتەوەیە گرتوەکانەوە ڕۆژێک بۆ بەرزڕاگرتنی یادی ئەو تاوانانە ئەو قوربانیانە بکرێتەوە و هەروەها هۆشداری بدرێت لەسەر ئەوەی کە جەنگەکان هەمیشە ژنان و مناڵان قوربانی یەکەمەندایە بەداخەوە لە میدیاکانە لە هەموو کاتی شەڕەکانە ئەیبینین کە ئیتر شەڕی ناوخۆیی بێ یان شەڕی نێوان دوو وڵات بێیان زیاتر ئەبینین لە میدیاکانەوە ژنێک بە قژ ڕاکێشن ژنێک دەستدرێژی کراوەتە سەرخەنی پێوەیە ژنێک لەگەڵ مناڵەکەیان ڕاکاو ئەگری ژنێک مناڵەکەی لە دەزیاوە مناڵێک بە قوربانی لەو کاتانە هەمیشە بۆیە ئەم ڕۆژەش دانراوە لە بەرەوەی ژنان بەهۆی ڕەگەزەکەیانەوە زۆر جار ئەبنە هەدەفی دەستدرێژی و تاوانکاری زیاتر بینیمان لە بۆسنیا هەرزەگۆڤینیا کە ئێستا ساڵانە یادی ئەو قوربانیانە ئەکەنەوە لە وڵاتانی خۆیانە ئەبینین کە چەندێک تا ئەمڕۆ درێژەی هەیە ئەو تاوانانە لای خۆشمان ئەومان لە یاد نەچێت کە ژنانی ئێزیدی ئەو کارە ساتەی بەسەریانە هاو هەتاکو ئەمڕۆ باجی ئێن بۆ لەبەرەوەی بەشێکی زۆر لەو مناڵانەی کە لەدایک بوون بەداخەوە کە ئەنجامی دەستدرێژین تا ئێستا شوناسێکیان نییە بۆیە بینێن ڕێکخراوەکان تا ئەمڕۆ لە دوای شەڕی داعشەوە کە 2013 بووە چواردە بووە لە دوای ئەم شەڕەوە تا ئەمڕۆ خەباتەکەن بۆ ئەوەی کە ئەم مناڵانە ناسنامەیان هەبێت تا باجەکە تەنها ئەوە نیە لە ماوەی شەڕابێ بەڵکو لێکەوتەکانی درێژخایەن ڕێک وایە یعنی نزیکترین نمونەشمان ژنە ئێزیدیەکانە کە ئەبینین تا ئەمڕۆژ مەسەلەن ئەرمینیەکان یادی کۆمەڵکوژیانەکرێتەوە ژنەکان باسی ئەکەن نەنکەکان ئەوانەی کە دەرباز بوون باسی ئەکەن یادەوەریەکانی خۆیان ئەگەڕنەوە بۆتە چەندین ڕۆمان بە هەمان شێوە لای خۆشمان تا ئەمڕۆ ئەم کێشانە زیاتر و زیاتر ئەبن ئەم ژنانە معاناتیان زیاتر ئەبێ هەر ئەوان نین لە جەنگەکانە کە بوونەتە قوربانی چەندین شەڕمان هەبووە هەر لە شەڕی داعشا ئەو ژنانەی کە هاوسەرەکانیان لە دەزیاوە براکانیان لە دەزیاوە یاخود سەرچاوی دارایی خێزانەکانیان لە دەزیاوە ئەمانە هەمووی تا ئەمڕۆ ئێمە باجەکەی ئین درێژە ئەکێشە بۆیە یادکردنەوەی ئەم ڕۆژانە زۆر زۆر گرنگە و ئەبێتە هیمەتێک بۆ ئەوەی کە زیاتر و زیاتر ئیش بۆ ئەوە بکرێ لەلایەک ئیش بۆ ئەوە بکرێ شەڕ نەبێ ئاشتی و ئاشتەوایی بەرقرار بێ لەلایەکیش لە حاڵەتی بوونی شەڕەکەیە ژنان پارێزراوتر باشە ئەو هیمەتە لە هەرێمی کوردستان چۆن کراوە بۆ ئەوەی کە ژنانی هەرێمی کوردستان پارێزراون لە هەموو کات و ساتەکانە چونکە بەداخەوە هەر لە کاتی جەنگ و ململانەکانە نییە کە ژن ئەبێتە قوربانی هەناخان لە هەموو کات و ساتێکە ژنی کورد بەداخەوە بۆتە
قوربانی ئێوە چۆن ئەو هیمەتەتان کردووە بۆ ئەوەی کە ژنانی ئێمە پارێزراو بن؟ یەکێک لە مەسەلە گرنگەکان ئەوەیە ئێمە وەکو ڕێکخراوەکان بە تایبەتی هەڵمەتەکانمان وا کردووە لەسەر حکوومەت کە ناچاری بکەین دان بەوە دابنێ کە توندوتیژی هەیە لەم هەرێمەیە توندوتیژی بە جۆرە جیاوازەکانیەوە وەدان بەوە دابنێ کە کوشتن بە بیانووی شەرەف هەیە دان بەوە دابنێ کە ئەبێ کار بکرێ بۆ ئەم مەسەلانە ئەمە مەسلەیەکی نیشتیمانیە مەسلەیەک نییە هەر پەیوەندیدار بێ بە ڕێکخراوێکی ژنانەوە بە گروپێک لە ژنانەوە نەخێر ئەمە مەسلەیە کە پەیوەندیدارە بەم کۆمەلگایی ئێمەوە کە خوێنمان بۆ ڕۆشتووە ئەم کۆمەلگایەکە هەمیشە هەدەف بووە لەلایەن دەوڵەتانی دراوسێەوە بۆ هەڵتەنکاندن بۆ هەڵوەشاندنەوە ئەومان لە یاد نەچێ ماوەیەک لەمەوە پێش باس لەوە کراکە چۆن هەوڵ دراوە نەخۆشی ئایدز بخرێتە ئەم کۆمەلگایەوە چۆن هەوڵ ئەدرێ مەسەلەن کەسێتی یاخود شکۆی ژن بشکێنرێ لەم کۆمەلگایە کەواتە ئێمە کۆمەلگایەکمان هەیە لە بەرەوەی تەندروستە لە بەرەوەی یەکگرتووە لە بەرەوەی ڕەسەنە زۆر جارە هەدەفی دەوڵەتانی دراوسەیە ئیشی لەسەرکرێ بۆ ئەوەی کە ئازار ڕێک وایە ڕێک وایە ئەم درزا نائارامی کۆمەڵایەتی لێکرێتەوە ئیتر لە سوۆشال میدیاوە بێ لە تیکتۆکەوە بێ لە هەر شتێکەوە بێ کە نائارامی کۆمەڵایەتی دروست بوو کۆمەلگا ناتوانێت یەکدەست بێ لە بڕیارە چارە نووسازەکانە و ئەمەش نیەتی ئەو دەوڵەتانەیە کە ئیشی لە هەنەخان کە باسی تونودژی سێکسیەکەین کە بێگومان کە بەرامبەر بڕێگەزی مینە زیاتر دەکرێت ینی شتێک هەبوو لە دنیای ڕۆژئاوادا پێش چەند ساڵێک کامپینێک دروست بوو کامپینی میتوو بوو ینی بەشێک لە گۆرانی بێژە بەناوبانگەکان ژنە سیاسیەکان ئەوانی کاتی خۆی دەستێژی سێکسیان کرا بۆ سەر جورئەتێک گرتنی لە ڕێی کامپینی میتۆ باسییان کرد یعنی بەڕاستی ئەوەی کە ئێمە باسیەکەین تا ئێستاش هەموو ژنێک ئەوەندە هۆشیارەکەی بەرزە هەموو مینەیەک لە کۆمەلگای ئێمە هۆشارێکەوەنە بەرزە ئەگەر توندژیکی بەرامبەر کرا باسی بکایان بەداخەوە زۆر تاوانی شاراوەمان هەیە زۆر تاوانی شاراوەمان هەیە زۆر تاوانی شاراوەمان هەیە دەیان ژنمان هەیە کە بێبەشەکرێت تەنانەت لە بینینی مناڵەکەی دەیان ژنمان هەیە بێبەشەکرێت لە مافە سەرەتاییەکانی دەیان ژنمان هەیە ناتوانێت مافەکانی خۆی داوا بکە بە ئاشکرا بۆ لە بەرەوەی ئەومان بیر نەچێت کە کۆمەلگای ئێمە هێشتا کۆمەلگایەکی نەریتیە هێشتا لە هەندێک ناوچە خێڵ بەڕێوەی ئەبا بۆیە ژنان بۆ داواکردنی مافەکانیان ئاستەنگی گەوریانیەتە بەردەم بۆیە هەمیشە تاکید لەواکەینەوە ژنی بەهێز کۆمەلگای بەهێزە کاتێک کە ژنەکە بەهێز بوو کۆمەلگاکەت بەهێزە بێ و ئازا ئەبێ ژنی بەهێز تاکی بەهێز دروست ئەکا ژنی بەهێز ئەتوانێت دەوروبەرەکەی بەهێزکە بەڵام کە ژنێک لاواز بوو لاواز کرا دەوروبەرەکەشی بە لاوازی ئەڕوانە دەیان خێزانمان هەیە کە باوکو براکەی پشت و پەنای بۆ زانیوێتی خۆی جورئەت و جەسووری ئەوەی تیا هەیە ئەتوانێ جیا ببێتەوە ئەتوانێ مناڵەکەی بەخێوکە ئەتوانێ ئیش بکە ئەتوانێ خێزان بەرێ بەڕێوە پشتگیریان کردووە بەڵام دەیان خێزانی تریشمان هەیە کە بەداخەوە پشتگیری کچەکەیان نەکردووە لە سەرەتایی ترین ماف بێ باشە هاناخان ئەو جورئەتە خانمان لە کێوە بهێنن بۆ نمە خانمێک هەر جۆرێک لە جۆرەکانی تونند و تیژی دەرحەق بەم خانمە ئەکرێت ڕەنگە زۆر کادەم خانمە بیشارێتەوە ئیتر بە هەر هۆکارێک بێت بڵێت باباسینەکەم با حەیام نەچێت ئیتر کۆمەڵێک بیان و هەیە کە ئەی خاتە پاڵ خۆی چۆن ژنانی ئێمە بتوانن ئەو جورئەتیان هەبێ کار تونند و تیژێکیان بەرامبەر بکرێت باسی کەن پەنابەر نەبەر ئەو شوێنانەی کە داکۆکی لە مافەکانی ئەو ژناکات تۆ ئەگەر من هەر جۆرێک لە جۆرەکانی تونند و تیژیم بەرامبەر بکرێ و بیشارمەوە ئیتر ئەمە نابێتەوە کارێک بۆ ئەوەی کە ئیتر تونند و تیژی کەم بکرێتەوە باز نەکردنی بەڵکو بێتەوەی زیادکردنی یەکێک لە مەسەلە گرنگەکان هۆشیاریە هەموو ژنێکی ئێمە ئازایەتیەکی تایە هەموو ژنێک هەموو پیاوێک کۆمەڵک جورئەت و ئازایەتی تایە لەوەیە نەیدۆزێتەوە یا ئیشی لەسەر نەکردبێ یان نەزانێت کە ئەو ئازایەتی هەیە بەڵام لە کاتی کێشەکانە من ئەبینم چەندین ژن زۆر ئازایانە ئازایەتەکەی خۆی بەکارەهێنێ ژنێتی خۆی بەکارەهێنێ بە شێوە تەندروستەکەی و بە شێوە کەسێتیە پڕشکۆکەی بۆ ئەوەی داکۆکی لە مافەکانی خۆی بکە دەیان ژنمان هەیە ئەبنە سەرچاوەیەکی ئیلهام بەخش بۆ ژنانی تر کە ئەوەنە بە جورئەتەوە لە کۆمەلگایەکی داخراوە لە شوێنێکی پەراوێز خراوە توانیویەتی بە ژنێتی خۆی بە ئازایەتی خۆی مافەکانی خۆی بەدەستبێنێ ئەم نمونانە ئەوەندە نمونەی جوانن کۆمەلگاش ئەم جۆرە نمونانەی زۆر خۆش ئەوێت چونکە کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکی یەکگرتووی جوانە هەمیشە نمونە جوانەکان پەسەند دەکا
ئەو سەردەمەمان بەڕێ کرد کە هەمیشەتانە لە ژنبا و سوکایەتی بە ژنکاو ئەو سەردەمە تێپەڕی ئێستا ئەوەی کە هەیە لە کۆمەلگای ئێمە پیاوان پشتیوانی ژنانەکەن ژنان پشتیوانی پیاوانەکەن و هەردووکیان ئەیانەوێ کۆمەلگا بەرەو باشتر بەرن خەمخۆرن دڵسۆزن هەیە لە هەموو کۆمەلگایەکە حاڵەتی خراپ هەیە دیاردەی خراپ هەیە کەسی خراپ هەیە لە هەموو کۆمەلگایەکە شتێکی تەندروستە بەڵام ئەوەی کۆمەلگای ئێمە جیاکاتەوە لە هەموو کۆمەلگایەکی تر زۆرینەکە دڵسۆز و خەمخۆری کۆمەلگاکەی خۆیت تۆ جەنابێک لە چالاکوانە هەرە دیارەکانی لە ژنان بەتەبتیلینەوەڕاوەکانی ژنان هانەخان ینی ئێستا تەنها جەنگ نییە کە ئەم جۆرە تونوتیژیانەی زیاد کردووە تەکنەلۆژیا ئیتر بۆتە مۆتە گەورەکە بەڕاستی زۆرینەی قوربانیەکان کە ئێمە بینین یان زۆر جار باسیەکەین لە ڕێی تەکنۆلۆژیاوەیە ئیتر لە ڕێگەی چوزانم نردنی وێنەیە چوزانم نردنی ڤیددیۆیە یان لە ڕێگەی هەڕەشەکردنی نێوتۆڕە کۆمەڵاتەکانە لە کوردستانی هەروایە ینی ئێمە بازدانێکی خێرامان بۆ تەکنۆلۆژیا هەبوو ینی دایمەن ئەڵین ئێمە پێشەوەی بزانین ئەمە مۆدلی یەکەمی چۆنە مۆدلی شەشەمیمان بەکارهێنا ئەو بازدانە خێرایی تەکنۆلۆژیا چەندە کاریگەری لەسەر زیادبوونی تونودیژە سێکسیەکان هەبووە لە کوردستان زۆر بەداخەوە یعنی تەنانەت حکوومەت ناچار بۆ بۆی کە چەند سێکتەرێکی تایبەت دروستکا بۆ بەرەنگاربوونەوەی سایبەر کرایم تاوانە ئەلکترۆنیەکان لەبەرەوەی بەڕاستی هەردوولا یعنی هەردوو ڕەگەز بوونەتە قوربانی ئەم تاوانانە زۆر جار هەمانە کە کوڕان ئەبنە قوربانی ئەم تاوانانە نازانن ئەو تۆڕە لە چۆ ئیدارە ئەدرێ نازانن ئەو تۆڕە چۆن ئەیان کاتە قوربانی و بە هەمان شێوە بۆ کچانی شواریدا دەیان کەسمان هەیە کە لە ئیشی هاکردن و دروستکردنی پەیجی فەیک و تانە و تەشەر و ناوزڕاندن و ئەمانەیە کار ئەکا بۆیە ئەم تاوانە ئەلکترۆنیانە جگەلەوەی کە تەشەنەی سندووە قوربانیەکانیشی زیاد بووە یعنی ڕێژەی قوربانیەکانیشی بەرز بۆتەوە بۆیە حکوومەت دەستگاکانی ئاسایش چەندین پۆلیس چەندین سێکتەریان دروست کردووە بۆ بەرەنگاربوونەوەی ئەم جۆرە لە تاوان بەڵام ئەمێنێتەوە سەر ئەوەی کە گرنگە کە هۆشیاریدان وەکو ئەوەی کە ئێستا ئێوە جەنابتانێکن لە کەناڵەکەتانەوە ڕۆژێکی ئاوا گرنگتان بەرز ڕاگرتووە هۆشیاریدانی زیاتریش بۆ ئەوەی کە ئەم تاکانەی ئێمە بە تەندروستی سوۆشال میدیا بەکاربێنن و سوۆشال میدیا بەکار نەهێنن بۆ ئەوەی بیکەنە چەکێک بۆ ئەوەی کە عەزێتی بەرامبەری پێ بدەن چونکە ئەمە پێویستی بە هۆشیارێکی زۆر هەیە و پێویستی بە هۆشیارێک هەیە بەوەی کە ئێمە یاسایەکی زۆر تونند و تیژمان هەیە لەسەر مەسەلەی بەرەنگاربوونەوەی تاوانە ئەلکترۆنیەکان ئەم یاسایە ئەوەندە توندا من دڵنیام ئەگەر هەمووان بزانن کە ئەم یاسایە ئەوەندە توندا زۆر دوور ئەکەونەوە لە جێبەجێکردنەکەشی بەڵێ جێبەجێش ئەکرێ بەڵام هێشتا هەندێک کێشەمان هەیە لە سەلماندن یاخود سکاڵاکردن یا دۆزینەوەی کەسانێکە لە پشتی بەسوپاسەوە دەستگاکانی پۆلیس و ئاسایش و ئەوانە هەماهەنگێکی زۆر باشیان هەیە بۆ دۆزینەوەی ئەو کەسانە بەڵام هێشتا بۆ شێوازەکانی سکاڵاکردن جورئەت بۆ سکاڵاکردن ئەوەی کە باسمان کرد پێشتر نەشاردنەوەی زۆر جار مەسەلەن کچێکی گەنجە ناوێرێ سکاڵا بکە ئەترسێ بڵاو ببێتەوە یا ژنێکی گەنجە یان هەر کەسێکە ناتوانێت سکاڵا بکە یا کوڕێکە مەسەلەن کەسایەتێکی دیاری هەیە لە کۆمەلگا ناوێرێ سکاڵا بکات لە ترسی ئەوەی کە نەوەکو بڵاو ببێتەوە ئەم مەسەلە زۆر باشە کاتە هاناخان هۆشیارکردنەوە و پەروەردەکردنی مناڵ لە تەمەنێکی مناڵیەوە دەربارەی ئەوەی کە تونند و تیژە سێکسیەکان کە بەرامبەریان بکرێ ئەمە چەندە گرنگە دایکێک بە تایبەتتر لە تەمەنێکی مناڵیەوە بە کچەکەی بڵێت بۆ نمونە لە هەر تەمەنێکا کە هەر جۆرێک لە جۆرەکانی تونند و تیژی دەرحەق بەم کچەکرا بە جورئەتانەوە بە ئازایانەوە بێت بۆ نمونە هیچ نەوێ بە دایکە کە بڵێ بە خێزانەکەی بڵێ دوجار بە ئەو شوێنانە بڵێت کە داکۆکی لە مافەکانی ئەوەکەن ڕاستە هەمیشە هۆشیاری دایک سەنگی مەحەکی هۆشیاری خێزانە سەنگی مەحەکی پاراستنی خێزانە بۆیە زۆر گرنگە کە دایک ئەوەندە هوشیار بێ ئەوەندە ئاگادار بێ ئەوەندەی سوۆشال میدیا بەکارهێنێ بەشێکی بۆ ئەوە تەرخانکە چۆنێتی پەروەردەکردن چۆنێتی ئیشکردن لەسەر مناڵ چ کوڕ بێ چ کچ چکە پەروەردەکردنی کوڕ جیاوازە لە پەروەردەکردنی کچ پەروەردەکردنی کوڕ هەندێک ئیزافات هەیە پێویستە کاکە مەسەلەن ئەکەوێتە سەرشانی دایک کە چۆن ڕێز لە بەرامبەرەکەیەگرێ کە ژن قوربانی نییە کە کچ کەرەسە نییە کە هەردوو لا شایانی ڕێزگرتنن کچیش بە هەمان شێوە کە کوڕ دوژمن نییە کوڕ کەسێکی خراپ نییە بەڵکو هاوڕێتە هاوپشتە هاوکارتە لەگەڵ تا ئەبێ لە خۆشی و ناخۆشیە هاوڕێ ئەبن بەیەکەوە بۆیە زۆر گرنگە
کە دایکان هۆشیاری تەواویان هەبێت لەسەر چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ تونند و تیژی سێکسی بەرامبەر مناڵەکانیان چونکە بە مەسلەیەکی زۆر هەستیارە تەنانەت هەر جۆرێک لە تەنگ پێهەڵچنینیش هەیە لە ناو خوێندنگەکانە بە تایبەتی ئەگەر دایکەکە هۆشیار نەبێ بە تایبەتی ئەگەر مناڵی خاوەن پێداویستی تایبەتی هەبێ ئەم جۆرە مامەڵەکردانە پێویستەکە زۆر باشتر بێ و پێویستەکە زۆر بەهەند وەربگیرێ ئەو جۆرەشمان هەیە مناڵی خاوەن پێداویستی تایبەت بەڵێ ئەومان هەیە لا هەندێک لە مەکتەبەکانە قورسرە باجەکە قورسرە لەسەر ئەوان بەڵێ زۆر قورسرا لەبەرەوەی خۆتەزانی هۆشیاری لە ئاستی پێویستانیە زۆر جار تەنگ پێ هەڵچنینیان هەیە گاڵتە پێکردنیان هەیە بەرامبەریانەکرێ ئیتر هەر جۆرێک بێت لە خاوەن پێداویستی تایبەت مەسەلەن لەسەر کورسی بێ یاخود کورتە باڵا بێ یا هەر جۆرێک بێ لە خاوەن پێداویستی تایبەت بۆیە بینین لە ناو خوێندنگەکانە هێشتا هۆشیاری ئەومان نییە کە هاوکاری بکرێن و معاناتی زۆریان هەیە باش من ویستم ببوورە لانەجانێک پرسیاری ترکەم بەڕاستی لە وڵاتانی ئەوروپا کاتێک منداڵێکێتەوە پرسیاری دێکێ لە نێو پەروەردەی ئەوانە وانەی هۆشیاری سێکسیەکە لەوانە هەرە گرنگەکان بۆ لە کوردستانە ئەوەندە پەری پێ نادرێ ئەموانێ بۆ بە گرنگی نازانرێت یعنی ئەمە پەیوەندی بە چیەوەی هاناخان تۆ پێتوانی ئەگەر بتوانێت لە تەمەنێکی کەمەوە ئێمە هەندێک بابەتی هۆشیاری سێکسیان ناسینی بەشەکانی جەستەمان بۆ خۆی ئەوەندە لە تەمەنێکی زۆوە فێری بین ڕەنگە ئەوەندە لە ئایندیا ئەو کێشە گەورەیە دروست نەبێت بۆمان ڕاستە ئەمە مەسلەیەکی زۆر هەستیارە ئەمە پێویستی بەوە هەیە کە لە فەلسەفەی پەروەردەی ئێمە جێگە بکرێتەوە چونکە فەلسەفەی پەروەردەی ئێمە چەندین کەس دای ئەڕێژێتوانێ و پێویستە ئەم جێکردنەوەی بە شێوەیەک بێت کە گونجاو بێ لەگەڵ کۆمەلگای کوردیا و گونجاو بێ لەگەڵ ئاستی هۆشیاری خێزانەکانە لەوانەیە مناڵێک کە جۆرێک لەوانەی وەرگرت بێ لەسەر هۆشیاری سێکسی کە ئەچێتە ماڵەوە ئەبینێت کە هینە کە ئەبینێت کە ئەم قسانەی ئەو جێگەی نابێتەوە یاخود ڕەتفعلێکی خراپ هەیە بۆیە زۆر گرنگە ئەوانی کە فلسفەی پەروەردەدا ئەڕێژن ئەم جۆرە لە پەروەردەکردن لە ڕووی جەستەیی لە ڕووی مامەڵەکردن لە ڕووی ڕێزگرتن لە ڕووی سۆشیال میدیا لە ڕووی هەستی نەتەوایەتی ئەمانە چۆن جێ ئەکەنەوە و گرنگە چۆن ئەیبەخشن بە ئەو مناڵانە لە چوارچێوەی سیستمی پەروەردە و فێرکردنە زۆر باش کاتە هاناخان بە شێوازێکی گشتی باز لە کۆمەلگای کوردی بکەین بە تایبەتر کۆمەلگای کوردی چۆن بتوانێت هەنگاو بنێت بۆ ئەوەی ئەو توندوتیژیانی هەر جۆرێک لە جۆرەکانی توندوتیژی بێت کە دەرحەق بە ژنان و خانمانی کوورد دەکرێت ئێمە چۆن بتوانین بەرەنگاری ئەو بابەتە بینەوە یەکەم ستێپ کە ئێمە بچینە پێشەوە بۆ ئەوەی هاوشەی وڵاتانی تر بین بۆی ژنانی ئێمە هۆشیارێکی زۆر باشتریان هەبێ ئەبێت چی بێت ڕۆڵی ڕێکخراوەکان و ئەو کەسانی کە چالاکوانی ئەکتیڤ و چالاکن وەکو بەڕێستان ڕۆڵی ئەوان چیە بێت یەکەم هەنگاومان ئەوەیە کە ئەم مەسلەیە ئەبێ بە نیشتیمانی بکرێ و حکوومەت ئەبێدان بەوەدا بنێ کە توندوتیژی هەیە نکۆڵیکردن لە مەسلەی توندوتیژی نکۆڵیکردن لە مەسلەی کەمکورتی لە یاساکانە نکۆڵیکردن لە مەسلەی کوشتن بە بیانووی شەرەف نامانگەێنێتە هیچ ئەنجامێک پێویستەکە ڕاستە لەوانەیە لەلایەن هەندێک دەوڵەتانی دەرەوە بڵین ئەمە ڕوویەکی جوانی حکوومەت ماوە کوشتن بە بیانی شەرەف بەڵێ ڕێژەکەی بەرزە بەداخەوە و دوێنێ حاڵەتێکی کوشتنی بە بیانووی شەرفمان هەبوو لە دوهۆک لە سەرەتای ئەم مانگەوە زیاد لە 4 حاڵەتی کوشتن بە بیانووی شەرفمان هەیە و ئامارەکان بەرز و نزمەکە بەڵام بوونی یەک حاڵەتیش زۆر مەترسیدارە و ئاماژەیەکی خەتەرناکە بۆ ئەوەی کە ئەم حاڵەتەمان هەیە لە زیندانەکان چەندین بکوش دەستگیر کراون ئەمانەمان هەیە بەڵام هێشتا حاڵەتەکە وەکو خۆی زۆر مەترسیدارە ئاماژەیەکی خەتەرناکە بۆ ئەوەی کە ژیانی ژنان لە ژێر هەڕەشایە ئیتر بە هەر بیانوێک بێت زۆر جار بیانوێکی زۆر پڕۆپوچە و زۆر جاریش کە ناحەقێکی زۆر گەورەیە لە هەموو حاڵەتەکانیشە تاوانێکی گەورەیە بەرامبەر بە ژنان ئەکرێ بەڕاستی بۆیە پێویستەکە هەموو هەماهەنگ بین یەکدەنگ بین کەسانی دڵسۆزمان هەیە لە هەموو دەستگاکان لە ناو کۆمەڵگا کەسانی زۆر ئازامان هەیە بە جورئەت کە هاوپشت و هاودەنگە لەوەی کە ئەم خەسڵەتە ناشرینانە لە کۆمەڵگەیان نەهێڵین بۆیە پێویستەکە کە هەمووان یەکدەنگ بین لەم مەسەلەیە و ئەم پرسە بەیەکەوە بەرینە پێشەوە ژن و پیاو بەیەکەوە و ئەم کۆمەڵگایە پاک بکەینەوە لە هەندێک خەوش کە تێی هاتووە کە لە کۆمەڵگای ئێمەیان نەبووە بە تەریخ بەڵکو لە کۆمەڵگای ئێمە کۆمەڵی خەسڵەتی زۆر جوان هەبوو کە ئێستا هەوڵ ئەدرێ کاڵ بکرێتەوە پرسیاری منەکرد زۆر بە کورتی وەڵام بیتەوە دەست خۆشلانەگەن لەسەر ئەوەی کە باسی پەروەردەمان کرد ئەی ڕۆڵی دایک و باوک چیە لەوەی لە چ تەمەنێکەوەی تر پێویستە کات هەندێک هۆشیاری تایبەت بەم پرسە بە منداڵەکانن
یعنی بیهێنن هەر کاتێک ژند و گیان بوو لەو کاتەوە بەرپرسیارەتی پەروەردەیی لەسەر دایکەکە و باوکەکە دەست پێەکە لە یەکەم ساتی دووگیان بوونەوە کە زانیان کە مناڵێک کە تاکێکیەتە ناو خێزانەکەیانەوە و تاکێکە پێویستی بە هاوکاری ڕۆحی و دەرونی و پشتیوانی و پەروەردەیی هەیە پێویستەکات جیاواز لە پێداویستەکانی ترکە وردەکاری خواردن و شیر و ئەو پێداویستە تەندروستیەکانە بەڵام کۆمەڵە پێداویستی ڕۆحی هەیە کە ئیترە بێت لەو ساتەوە دایک و باوک بڕیاری لێبن لەو ساتەوە گۆڕانکاری لە خۆیان بکەن لە ڕووی ڕفتار و هەڵس و کەوت و چۆنێتی مامەڵەکردن لە بەرەوەی لەو کاتەوە ئەو بەرپرسیارەتە گەورە ئەکەوێتە سەرشانیان کە ئەبن بە دایک کە ئەبن بە باوک چونکە زۆر جار بە هەموو کەس ئەوترێ دایک و باوک بەڵام کێ بە فعلی دایکە و کێ بە فعلی باوکە ئەمە مەسەلەکە ڕاستە دەست خۆش بهانە خان سوپاس و ئاماژەوەی شەڵال هەموو بارودۆخەکانە هیچ جۆرێک لە جۆرەکانی توندوتیژینە دەرحەق بەژنانە دەرحەق بە پیاوانیش نەکرد دووبارە سوپاس